لە ڕۆژانی 1 تا 8 میهرەجانی بابل بۆ ئەدەب و ڕۆشنبیری و هونەر لە شاری بابل دەستی پێکرد کە وەک میهرەجانێکی با بڵێن ڕۆشنبیری سەقافی ناوزەند دەکرێت کە تێیدا چەندین بابەتی وێژەی خراپ و نەڕوو و جگەلەوە چەندین نمایشی شانۆیی لەو میهرەجانەدا با بڵێن نمایش کرا کە یەکێک لەو شانۆیانە شانۆیی ئەسەی دەبوو کە خاتو سەرگوڵ یەکێک لە کارکتەرەکانی ناو ئەو شانۆیە بوو. ئەم شانۆیە لە نووسینی کاروان عەبدوڵڵا سۆفی و ئامادەکردنی شانۆکار دیاری عومەرە خاتو سەرگوڵ لە سودی کورسات مەگەزین میوانمانە قسە و باسی زیاتر دەربارەی میهرەجانەکە و هەروەها ئەو کارە شانۆیەش کە نمایشکرا. بەخێراتی زۆر سپاس دەکەم کوردستان خان. باسێکمان لە میهرەجانەکە یاخود فستیڤالەکە بە گشتی بۆ بکەیت چی لە خۆگرت؟ بەڵێ میهرەجانی بابل بۆ سەقافە و هونەر میهرەجانەکە ئەدەبیاتی لە خۆیە گر شعر چیرۆک نەدوات لە ناویشە شانۆ. زۆر باشە. بەڵێ چەند کاری شانۆی بەشداریان کرد بوو؟ ئێمە تقریبەن کاری شانۆیی بەغامان بینی، ئوردونمان بینی، لوبنانمان بینی، خۆشمان وەکو وەفدی کوردی. بەڵێ ناوی شانۆیەکەتان کەمێک سەرنجڕاکێشە. تۆ یەکێکی لە خانمە بەشدار بۆ کان شانۆیە سەیدەوە ئامادەکردنەوەی دەقەکەش با بڵێن یەکێکە لە خانمە شانۆ کارە دیارەکان کە دیاری عومەرە باسی لە چیە کرد شانۆیەکەوە بە تایبەتی ئامادەتان کردبوو بۆ ئەو میهرەجانە؟ شانۆیەکە لە نووسینی کاروان عەبدوڵڵا سۆفیە ئامادەکردن و دەرهێنانی دیاری عومەرە، نواندنی سەرگوڵ حسێن دیاری عومەر دیدار عومەرە. ئەلسەیدە خۆی لێرە شانۆگەریەکە ناوی دەردەدڵ بوو بەس بۆ ئەوە گۆڕیمان بە ئەلسەیدا کە باسی کێشەکانی ئافرەتەکە لە هەرێمی کوردستانە بەگشتی بە هەرێمی کوردستان و عێراق بەگشتی. زۆر باشە. سێ خانم بەشداریتان کرد بوو و ئامادەکردن و دەرهێنانی کارە شانۆیەکەش هەر لەلایەن خانمێک دیاری خانەوە بە زمانی عەرەبی پێشکەشتان کریان بە زمانی کوردی چونکە ناونیشانی شانۆیەکە ئەلسەیدا عەرەبیە. بەڵێ ئەلسەیدا عەرەبیە قەرار بوو بە عەرەبی نمایشی بکەین بەس دوای ئاسایش بوو بە کوردی کارەکەمان پێشکەشکەین بەڵام ڕوونکردنەوەمان لە دەلیلەکەیە بوو بە زمانی عەرەبی ئێمە ڕوونکردنەوەی دەقەکەمان کردبوو. زۆر باشە. چیرۆکی ناو شانۆیەکە حەزەکەم بزانم باسی خۆی بە کوردێکی دەردەدڵە کاروان و سوێتی دەردەدڵی ئافرەتی کۆمەڵگەی کوردیە کە کێشیان هەیە بۆ نمونە کەسێکیان کوژراوە ئەو بە چه هۆکارێک کوژراوە کەسێکیان لەبەر خراپی میردەکەی ڕاکە یعنی دەردەدڵی ئافرەتانی کووردە. زۆر باشە. تۆ بۆ خۆت وەکو شانۆکارێک و ئەو شانۆیانەی کە لەناو ئەو میهرەجانەیە نمایشەکات کە بەرهەمی چەند شارێکی جیاوازی عێراقن ئەگەر چەند شارێک نا کوردستان خان چەند وڵاتی بەڵام شاری بەغدای تیا بووە، بەڵێ ئوردونی تیا بوو، لوبنانی تیا بوو، لوبنانی بە بەراوردێک ئەگەر بکەی بە کارە شانۆیانی کە لە میهرەجانەکە نمایشەکران لەگەڵ ئەو کاری کە ئێوە بۆ خۆتان نمایشتان کرد کە بەرهەمی هەرێمی کوردستان و شاری سلێمانیە. خۆشبەختانە ئێمە کارەکەمان بە زمانی کوردی پێشکەش کرد بەڵام خۆشبەختانە بینەرێکی باشمان هەبوو، دەنگانەوەیەکی باشمان هەبوو، ئەوەنە بینەرمان زۆر بوو ئێمە بەتەما بووین 2 جار نمایشکەین بەڵام لەبەر بەرنامەی میهرەجانەکە نەمانتوانی 2 جار نمایشکەین ئەوەندە بینەر زۆر بوو مەمەڕەکان بینەری تیا دانیشت بوو. دواتر ئەو دەنگانەی کە لە دوای خۆمانەوە بیستمانەوە ئەیانوت ئێوە بە شێوەیەک نواندنتان کردووە بە شێوەیەک حستان دەربڕیوە ئێمە هیچ هەستمان نەکردووە کە زمان نازانین کە لە زمانی کوردی تێناگەین. زۆر باشە. جگەل لە پێشکەشکردنی شانۆیەکان دڵنیام لەوەی کە چەندین دیبێتی تیا بووە گفتوگۆی تایبەت بە هونەری شانۆی تیا بووە. ئەو گفتوگۆ کراوانە زیاتر لەسەر ئەو کارە شانۆیانە بووە کە پێشکەش کراون یاخود لەسەر شانۆ و ڕوتی شانۆ بەرەو پێشچوونی شانۆ بوون زیاتر؟
دیبیتەکان زیاتر ئەتوانم بڵێم هین ئەدەبی بوون بەڵام ئەمەوێ لێرە ئاماژە بە شتێکی تر بم ئێمە جگە شانۆیەکە نەدوەیەکی هوەریمان هەبوو کە دیاریخان بەشداری تیا کرد کە باسی کێشەکانی درامای عێراقی و درامای کوردی ئەکرا ئەم نەدوێمان هەبوو جگە شانۆگەریەکە و پرسیارەکەت عفو جگە لەو با بڵێن بابەتانی کە باسەکرا ئەو کۆڕە ڕەخنەیانەی کە ئەگیران زیاتر لەسەر با بڵێن ئەو کارە شانۆیانە بوو یاخود ڕوتی شانۆ بە نەخێر ڕوتی شانۆی کەمترتیا بوو زیاتر ئەدەبی شعر پەخشان سیاسی ئەو بابەتانە بوو نەدوەکان بنیازن کارەکەتان لە شاری سلێمانی چۆن نمایش بکەن و هیچ گۆڕانکارێک بەسەر با بڵێن شانۆیەکەیا بێنن یاخود تێکستەکە ئیشەڵڵا لە شاری سلێمانی بە گەرم و گوڕێکی زیاترەوە پرۆڤەیەکی زیاترەوە ئێمە ئەچینە سەر تەختەی شانۆ چکە هەمووی دەڕۆژێک ئێمە لێرە پرۆڤەمان کردو بۆ ئەم کارە سەرەتا لە ماڵی هاوڕێمان دیدار پرۆڤەمانە کرد دواتر سوپاس بۆ مامۆستا بەکرد کە قاعەی چالاکی قوتابخانەکانی یاینە لەوێ پرۆڤەمان کردو ئیشەڵڵا لێرە پرۆڤەی زیاتری بۆ ئەەکەین و جوانتر پێشکەشیەکەین زۆر باشە پێم خۆشە ڕاو سەرنجی ئامادەبووان بە تایبەتیش ئەو هونەرمەندانەی کە با بڵێن لە وڵاتە جیاوازەکانەوە بەشداریان کرد بوو لە میهرەجانە لەسەر نەک نمایشەکەی ئێوە شانۆی کوردی بەگشتی و ئەوان تێڕوانینیان چی بوو و چۆن لە شانۆی کوردی گەیشت بوون چۆن سەیری کارە شانۆیە کوردیەکانیانە کرد وا بزانم یەکەم جارە لە بابل شانۆیەکی کوردی نمایش بکرێت بۆیە بەرکەوتنیان بە ئێمە شتێکی تازە بوو جگە لەوەی کە ڕێزێکی زۆر زۆریان لێگرتین پێشوازیەکی زۆر گەرمیان لێکردین هەرچی پێویستیمان هەبوو ئەوە بەس بینوسن و ئێمە بۆتان دابینەکەین یعنی پێم وابوو کورد تا ئێستا نەچۆتە شاری بابل شاری حلە مەسرحی پێشکەش بکات باش هیچ خەڵاتێک پێشکەش کرد بەڵێ ئێمە خەڵاتێکی ڕێزێنانمان بۆ کارەکەمان وەرگرتۆوەکو و کارە شانۆیەکە بەڵێ دەستەکانت خۆش زۆر سپاس کوردستان خان لێرەوە ئەمەوێت زۆر سپاسی دکتۆر عەلی شەللا بکەم لەگەڵ سەرۆکی فیستیڤاڵی بابل لەگەڵ دکتۆر سەیف شەللا مدیری میهرەجانی بابل دەستەکانت خۆش بێ بە هیوای سەرکەوتن زۆر سپاس بۆ خاتوو سەرگوڵ شانۆکار